بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على نبينا محمد رسول الله وعلى آله وصحبه ومن اهتدى بهداه اللهم لك الحمد حتى ترضى ولك الحمد إذا رضيت ولك الحمد بعد الرضا مسلمانانی عزیز بینەرانی خۆشەویست سلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگارتان لێبێ سوپاس بۆ خوا لە ئەڵقەیەکی تری زنجیرە باسەکانمان لە ژێر ناونیشانی میهرەبانتر لە میهرەبانی بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتینەوە هەڵبەت لە چەند ئەڵقەی ڕابردوو باسمان لە پەیامێکی پێغەمبەری خوا کرد صلی الله علیه وسلم کە ئێمە و مسلمانانی هاندا هەوڵ دەین هەموو ئەو ڕێکار و ڕێگایانە بگرینە بەر کەوا ئەوانی تری پێ خۆشحاڵ ئەکرێتن هەوڵ دەین ئەوانی تر خۆشحاڵ بکەین دەور و بەرمان خۆشحاڵ بکەین لە ئەڵقەی ئەوڕۆمان ئەمانەوێ سەرێک لە ماڵی پێغەمبەری خوا بدەین صلی الله علیه وسلم بەیت النبووە ماڵی پێغەمبەرایەتی سەلامی خوا لەسەر بێ ئاخۆ بزە و خەندە چ باسە لە ماڵی پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ ماڵی پێغەمبەریش سەلامی خوا لەسەر بێ بزە و خەندە و خۆشی تێدا هەیە با هەمومان پێکەوە گوێ لە خاتو عائیشە دایکی ئیمانداران بگرین خوا لێ ڕازی بێ ئەو ڕووداوانەمان بۆ بگێڕێتەوە کە بزە و خەندەی خسۆتە سەر لێوی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا پێی خۆشحاڵ بووە و پێکەنیوە لە ماڵی خۆیان خاتو عائیشە خوای لێ ڕازی بێ ئەگێڕێتەوە فەرمێ أتيت النبي صلى الله عليه وسلم بخزيرة قد طبختها له فقلت لسودة والنبي صلى الله عليه وسلم بيني وبينها كلي على الرجل كان لماڵەوە خواردنێکم ساز کرد بوو بە ناوی خزیرە خزیرە بریتە لە چەند وردکردنی گۆشت بە شێوەی بچووک بچووک پارچەی بچووک و دواتر لە نێو ئاوێک بەکوڵێندرێ و دواتر ئاردی بەسەرە ئەکرێت جۆرێک لە خواردنی ئەو ڕۆژگارە بووە وەکو خواردنێک تایبەت بۆ پێغەمبەری خوای بردووە سەلامی خوا لەسەر بێ بەڵام ئەو ژەمایە ئەو کاتەیە ئەو ڕۆژێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ماڵی سەودە خاتون بووە خاتو سەودەی خێزانی بووە خوا لێیان ڕازی بێ ئەڵێ من بەدەستەکانی خۆ بۆم چاکر بوو ساز کرد بوو بردم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ماڵی ئەوان بوو پێغەمبەری خوا کە کاتێک خواردنەکەم برد کەوتە نێوان من و خاتو سەودەی خێزانی دەڵێ منیش خواردنەکەم برد بە خاتو سەودەم فەرموو ئەو خواردنەم هێناوە فەرموو بیخۆ دەڵێ گوتی ناخۆم یان حەزم لێ نییە ئامادە نەبوو خواردنەکەی من بخوات دەڵێ منیش پێم گوت ئەو خواردنە ئەخۆی یان ئەوەیە هەمووت لە دم و چاوەکان هەڵدەسوم دەڵێ ئەویش بەردەوام بوو لەسەر نەخواردنی ئەو خواردنە بۆیە منیش دەستم خستە لێ و جام و قاپەکە دەستی خۆم بە خواردنەکە کرد و هەموو دم و چاوی خاتو سەودەم پێ هەڵسووی ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەو دیمەنە زۆر پێکەنی خاتو سەودە لەو حاڵەتە وەک بڵێ تووشی شۆک بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەستی خاتو سەودەی گرت خستیە نێو خواردنەکە و فەرمووی دەی تۆش ئیڵتیخی وەجهەها تۆش تۆڵەی خۆت بکەوە دم و چاوی ئەو بەو شێوازە هەڵبستووی بە خواردنەکە دەڵێ کە ئەویش وای کرد پێغەمبەرمان صلی الله علیه وسلم پێکەنی لەو کاتە عومەر بەلامانە تێپەڕ کرد بە بەردەمی ماڵمانە گوتی یا عەبدەڵڵاه یا عەبدەڵڵاه وا تێگەیشت کەوا دێتە ژوورەوە بەڵام عومەر نهاتە ژوورەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی قوما فەغسیلا وجوهەکوما هەڵسن هەردووکتان دم و چاوتان بشۆن بە جوانی اینجا خاتو عائیشە ئەڵێ سێم بێ بەردەوامە من هەیبەت و گەورەی عومەرم هەر لە بەرچاو بووە هەمیشە هەیبەتی عومەر لە لای من هەبووە چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕێز و هەیبەتێکی بۆ عومەر دانا خوا لێ ڕازی بێ لە لای پێغەمبەری خوا ئەو ڕێز و
تایبەتمەندی هەبوو واللهی لە لای منیش بە بەردەوامی دوای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم عومەرە و هەیبەت و سام و شکۆیە هەر هەبوو سەیکەم بەڕێزانم ئەوە ماڵی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم خێزانەکانی پێغەمبەری خوایە جۆرە لە یاریەکەن سوحبەت دەکەن گاڵتە ئەکەن خۆیان خۆشحاڵەکەن پێغەمبەری خوایش خۆشحاڵ بووە سەلامی خوا لەسەر بێ هەمیشە کەسێک بە بەڕووی ژیانەوە پێ بکانە زەردەخەنەت هەبێ گرنگترین و مەزنترین ئەو ئامرازانەی کە ئینسان ئەتوانێت لە ڕێگایەوە دڵی خەڵکی بەدەست بێنێ یان بە تایبەتی دڵی خێزانەکەی بریتە لە بە شێوازێکی بە سۆزانە مامەڵەکردن لەگەڵیە هەمیشە هەوڵدا بە شێوازێکی بە سۆز و میهرەبانی و خۆشی مامەڵە لەگەڵ خێزانەکەی خۆت بکە جا باشترین هەنگاویش بۆ ئەوە بریتە لە خێرا هەوڵدا خۆشی بخە دڵی خێزانەکەت بە شێوازێکی تر بڵێن هەمیشە لەگەڵ خێزانت کەسێکی بە سۆز و دڵنەرم و هەروەها دەم بەخەندە بە کەسێک بە هەمیشە هەوڵدا خۆشحاڵی بکەیت گاڵتە و سوحبەتێکرد لەگەڵ یا هەبێتن ئەوانەی کە لە چوارچەوەی شەریعەتی خوایە جێگایان ئەبێتەوە دروستن یان لە کاتێک کە سەرگەرمی کارێکی نێوماڵە بڕۆ یارمەتیەکی بدە و هاوکاریەکی بکە لە کارێکە کە لەی ئەزانی کە ئەبی بە پشتیوانیەک و لەو کاتەش ئەتوانی قسەی خۆشی لەگەڵا بکەی خۆشحاڵی بکەیت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەهج و بەرنامەیەکی جوانی کێشاوە بۆ مامەڵەکردن لەگەڵ خێزانەکانی بە تایبەتی خاتو عایشە خوای لێ ڕازی بێ چونکە خاتو عایشە لە نێو خێزانەکانی گەنجترین ئافرەت بووە تەمەنی بچووک بووە لە چاو ئەوانی ترە لە سەرەتای تەمەن و گەنجێتی و لاوێتی بووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەهج و شێوازێکی مامەڵەی تایبەتی لەگەڵ ئەوە هەڵبژاردووە کە پڕاوپڕ بە لە سۆز و خۆشەویستی پێدان هەمیشە بە کردەوەکانی خۆشحاڵی کردووە بە وشەکانی خۆشحاڵی کردووە تەنانەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەساوەتە سەر پێ بە خاتو عایشەی فەرمووە حەبەشەکان لە نێو مزگەوت جۆرە لە یاریەکەن وەرە تەماشایان کە ئەو لەسەر ملی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یعنی تااقەتی داوەتە سەر ملی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ماوەیەکی دوور و درێژ سەیری یاریەکەی کردووە پێغەمبەری خوا ملی بۆ شل کردووە تا ئەو خۆشحاڵ بێتن تا ئەو ڕازی بێت دڵی خۆش بێتن سەبری گرتووە پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ جاری وا هەبووە پێغەمبەری ئازمان صلی الله علیه وسلم دوای ئەوەی کەوا پێشی نوێژی بەیانی هەستاوەتەوە بۆ شەو نوێژ بخۆی و خاتو عایشە خوا لێیان ڕازی بێ پێشی نوێژی بەیانی دەستیان کردووە بە قسەکردن و گفتوگۆی خۆش تا ئەوە بووە بانگبێژ بانگی فەرمەوە بەردەوام و قسەی خۆشی لەگەڵ کردووە لەو حاڵەتە کە خەڵک سەلیقەی قسەکردنی نییە ئەوان هەستاونەتەوە شەو نوێژیان کردووە دواتر قسەی خۆش پێکەوە ئەکەن چاوەڕوانی ئەوەکەن مؤەزین و بانگبێژ بانگ بفەرمێ و پێغەمبەری خوا بچێت بۆ مزگەوت و نوێژ بکە بۆ مسلمانان هەندێک جار بە شێوازێکی تر پێغەمبەرمان صلی الله علیه وسلم خێزان و هاوسەری خۆی خۆشحاڵە کرد زۆر بە شان و باڵی جوانیەکەی هەڵدەدا دەیگۆ زۆر جوانی بۆ نمونە دەیفەرموو ڕۆژێکیان یا عوەیش مالی ئەراکە قەد ئەشرەقە وەجهک ئەی عایشۆ ناوەکەی بچووک ئەکردەوە لە باتی بڵێ عائیشە دەیگۆ عوەیش بچووک کراوەی عائیشەیە وەک بڵێ عایشۆکە ئەوە چییە دمچاوە دەبینم درەوشاوەیە دەم بە خەندەی خۆشحاڵ دیاری وەک مانگی چواردە دیاری ئەوەندە جوار ئەویش دەیگوت جا پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ وما لي لا أفعل ذلك وقد دعوت لي دەی باشە بۆ وا نەبم بۆ ئەوەندە خۆشحاڵ نەبم بۆ دمچاوم نەدرەوشێتەوە تۆ دوعا و نزات بۆ کردوم ئەو شێوازە مامەڵی خۆشیان لەگەڵ یەکترا کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ خێزان و نەمنە و ماڵی خۆیان ئەوە بوو نەهجی و ڕێبازی وا بوو پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ ئەگەر بە تەنها لەگەڵ خێزانەکانیە بوو زۆر قسەکانی نەرمە بوون لە هەموو خەڵی زیاتر قسەکان نەرمونیانترە بوون لەگەڵ خێزانەکانی زۆر بەڕێزەوە دەیدواندن
هەمیشە دەم بە خەندە و زەردەخەنە بوو پێغەمبەرمان سەلامی خوا لەگەڵ خێزانەکانی. پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ هەر خۆی ئەوەش بە هاوڵانی ئەڵێ و هاوڵانیش ئەوا فێرەکە کە لەگەڵ خێزان و منداڵەکانیان دەم بە خەندە بن، بزە و پێکەنینیان هەبێ، تێکەڵاویەکی چاکیان هەبێ، نەرمونیان و قسە خۆش بن. ویان لێ نەکە هەمیشە لەبەر سەرقاڵی ژیان و بەندایەتی خوددا ماڵ و منداڵی خۆیان لەبیر بکەن، چونکە پێغەمبەر وای فەرمووە وإن لنفسك عليك حق ولأهلك عليك حق. نفسی ئینسانیش مافی بەسەر ئینسانەوەیە، ماڵ و خانەوادە و خێزانی ئینسانیش مافی بەسەر ئینسانەوەیە. دیارە کە خۆی باسی کردووە لە ماڵەوە پێغەمبەر سەلامی خوا لەسەر بێ سوعبەت و یاری و قسەی خۆش لەگەڵ ماڵ و خانەوادەی خۆی ئەکا، ئەبینی هەندێکیان وەک بڵێ لە هاوڵان ئەو کاریان پێ قبوڵ نەبێتن یان بەلایەوە زۆر پەسەند نەبێتن. جا پێغەمبەر نەسیحەتی کردن سەلامی خوا لەسەر فەرمی ساعة وساعة، سات یعنی هەموو کاتێک ناکرێتەوە پیاوێکی جددی بی، ئەو کاتێک کە خەریکی سەرگەرمی کارێکی جددیانەی جددی بە، بەڵام کاتێک لەنێو ماڵ و منداڵی خۆت دەبێ کەسێکی تر بێ، نەرمونیان و قسە خۆش بێ، ناکرێت هەر بە جددیەت مامەڵە بکەیت لەگەڵ ماڵ و خێزانی خۆت. تەنانەت پێشەوا عومەر خوا لێ ڕازی بێ کە پیاوێکی بەهەیبەت بووە، کە پیاوێکە ناسراوە کەسێکی توند بووە، کەچی فەرمانی ئەدا بە پیاوەکان کەوا یەکون مع زەوجاتهم کەالصبیان فی المزاح والملاطفة، لەگەڵ خێزانەکانیان بە شێوازێکی ئەوەندە خۆشحاڵانە نەرمونیان و بەسۆزاییانە مامەڵە بکەن وەکو منداڵ چۆن مامەڵە لەگەڵ منداڵەکەی لە گاڵتە و گەپ سۆز دەربڕین و خۆشەویستی دەربڕین، وەکو منداڵ مامەڵە لەگەڵ خانەوادە و خێزانی خۆیان بکەن لە ماڵەوە. دەیفەرموو ئەو پیاوە بەلای من جێی سەرسامیە، لە ماڵەوەی وەکو منداڵ وایە، بەڵام ئەگەر کاتێک کارێکی جددی دەستی پیا کرد بەڕاستی بە معنەی کەلیمە پیاوە، واتە ئەبێ ئەبەو شێوازە بێ لە ماڵەوە وەکو منداڵێک قسەی خۆش و گەمە و گاڵتەی لەگە ماڵ و منداڵی خۆ ئەوانە بکە، بەڵام کە کاتی جددی پیاوی ڕۆژانی کاتی خۆی بە. بۆیە تەنانەت کوڕەکەیشی عەبدوڵڵای کوڕی ئیمامی ابن عومەریش بە هەمان شێوە لەگەڵ خانەوادە و خزمەتکارەکانی قسەی خۆش و مامەڵی جوانیە کرد. برای بەڕێزم، ڕەنگە خێزانەکەت یەکێک لە ئاوەتەکانی تەمەنی ئەوە بێ تۆ ڕۆژێک لە ڕۆژان کە ئەگەڕێ و ماڵەوە لەسەر کارت بە سۆز و قسەی خۆش و مامەڵی جوان مامەڵە لەگەڵ خێزانەکەت بکەیت، دەستەگەمە لەگەڵ بکەی، قسەی خۆشی بۆ بکەیت. ئەزانی ئەو کارێکی مەزنە، بەلای تۆ شتێکی هیچە، ڕەنگە هەندێک جار عیبەش بێ، بەڵام ئەزانی ئەوە یەکێکە لەو عیبادەتانی کە ئەجر و پاداشی لەسەر وەردەگریەوە. لە ئاینی ئێمە ئەو جۆرە مامەڵە خۆشیە و دەم بە خەندەیە و قسە خۆشی لەگەڵ خانەوادە و خێزانی خۆت عیبادەتێکە ئەگەر مەبەستە ڕەزامەندی خوددا بێ وەکو عیبادەت ئەجر و پاداشی لەسەر وەردەگریێتەوە. ئایا نەتبیستە ڕۆژەی لە ڕۆژان کە پێغەمبەری ئازیز صلی الله علیه وسلم بەو شێوازە جوانە مامەڵەی لەگەڵ خێزانەکانی کردووە، هەست و شعوری ئەوانی تێبینی کردووە؟ ئایا سیرەتی پاکی پێغەمبەری خوا نەخوێندێتەوە سەلامی خوا لەسەر بێ کە لەگەڵیان دائەنیشت و سەیریەکردن و قسەی خۆشی بۆکردن و تام و چێژیان لە ژیان و پێکەوە دانیشتن وەرەگرت کە خۆی قائد الأعلاج بوو، سەرکردەی هەرە مەزن بوو، بەڵام لەو لاشەوە پیاوەتی و مێردایەتی خۆی لەبیر نەئاکرد، کامڵترین باشترین چاکترین مێرد بوو لە ماڵەوە لەگەڵ خێزانەکانی خۆیان. أي فرموا كل شيء ليس من ذكر الله فهو لهو ولعب إلا أن يكون أربعة، وذكر منها ملاعبة الرجل امرأته. هر شتێک هەموو شتێک کە ذکر و یادی خوا و دینی خوا نەبێ ئەوە لەهو لەعبە، گاڵتە و گەپە، مەگەر چوار شت نەبێ هەیەکێکیان خۆی ئەیژمار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەویش ئەوەیە کە ئینسان گەمە و گاڵتە و دەستە گەمە و قسەی خۆش لەگەڵ خێزانی خۆی بکاتن، ئەوەیان ناچێتە لەهو لەعب. هیوادارین هەموو لایەکمان لەو میهرەبانی پێغەمبەری خوا فێری میهرەبانی بین
لەگەڵ ماڵ و خانەوادە و خێزانمان بزە و خەندە بخەینە ماڵەکانمان بۆ ئەوەی بە خۆشحاڵی بژین و ماڵێک دروستکەین لە خۆشحاڵی و بەختەوەری و کامەرانی لە دنیا و دواڕۆژ هەموو لایەکمان بەختەوەر و کامەران بین ئینشاء الله. والسلام عليكم ورحمة الله وبركاته.